هەواڵی خۆش لە دادگای فیدرالی عێراقەوە نییە. کەمێک پێش ئێستا پارێزەری ئەو موچەخۆرانە کە سکاڵایان لە دادگای فیدرالی تۆمار کردبوو داوایان کردبوو دادگا فەرمانێکی وەلایی دەربکات و بەردەوامی بەناردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ ئەمساڵ بدرێت. دەڵێت کێشەیەک لە دادگای فیدرالی دروست بووە کاوێستا لە بەغدایە. دەڵێت کێشەکە ئەوەیە ئەندامانی دادگای فیدرالی کە نۆ دادوەرن دابەش بوونە هەڵوێستەکانیان دابەش بوو هەندێکیان لەگەڵ ئەوەن دادگای فیدرالی فەرمانێکی وەلایی دەربکات لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت و بەدڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت. دەڵێ هەندێکی دیکەیان لەگەڵ ئەوەدان دادگای فیدرالی فەرمانێک دەربکات کە دژی بەرژەوەندیەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت. دەڵێت هۆکارەکەشی ئەوەیە کە ئەو دادوەرانەی لەگەڵ ئەوە نین کە فەرمانەکە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت شاری سیاسیان لەسرە لە دەرەوەی دادگای فیدرالی. شارەکەش چییە؟ دەڵێت ئەوەندەی ئێمە زانیمانە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران هەندێک لە وەزیرەکان کە وەزیری داراییش تێدایە شاریان لەو دادوەرانە کردووە کە نەبنە بەشێک لە دەرکردنی ئەو فەرمانەی کە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستانە و دەڵێت هەندێکی دیکەیان لە پەرلەمانەوە لەلایەن هەندێک فراکسیۆنی شیعەوە پێیان گوتراوە بە هیچ شێوەیە نەستنە ژێرباری هیچ فەرمانێک کە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕیار بدات و دەڵێ هەڕەشیان لێکراوە ئەوەندەی ئەوە قسەی ئەمە سێ و پارێزەرێ دەڵێ ئەوەندەی ئێمە زانیمان لە نێو دادگای فیدرالی پێیان گوتوین کە هەڕەشەمان لێکراوە ئەگەر لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕیار بدرێت و ئێمە بەشێک بینەوە ڕەنگە ژیانمان لە نێوخۆی عێراقدا پارێزراو نەبێت. بۆیە ئێستا هەندێک لایانی کوردی و هەندێک لە بەرپرسانی کورد لە هەرێمی کوردستان و لە بەغدا هاتوونەتە سەر هێڵ بۆ ئەوەی قسە لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە بکەن کە زاندراوە فشارێن لەو دادوەرانە کردووە کە نەبنە بەشێک لەو بڕیارە بۆ ئەوەی شارەکانیان کۆتایی پێبێنن و بڕیار بدرێت و ئەمریان پێ بکرێت کە لەگەڵ هاوڕێکانی دیکەیان لەگەڵ ئەندامەکانی دیکەی دادگای فیدرالی بە کۆدەنجی بڕیارێک بدەن کە لە بەرژەوەندی هەموو لایەک بێت و دوزار کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە دادگای فیدرالی چارەسەر بکرێت. بەڵام تاوەکو ئێستا کێشەکە وەکو خۆی ماوەتەوە هەموو هەوڵەکان شکستیان هێناوە هیچ هەوڵێک سەری نەگرتووە تاوەکو ئێستا فشارەکان لەسەر ئەو ئەندامانە بەردەوامە کە ژمارەیان لە 5 ئەندام زیاتر. دانیشتنی دادگای فیدرالی عێراق لەبارەی موچەی هەرێمی کوردستان شکستی هێنا. نۆ ئەندامی دادگاکە دەستیان لە کار کێشایەوە. هەرچەندە بڕیار بوو ئەمڕۆ دادگاکە دانیشتنێکی گرنگ بە ئامادەبوونی میدیاکان ئەنجام بدات، بەڵام کەمێک پێشێستا سەرچاوەیەک بە زومی بەغدادی گوت 6 ئەندامی سەرەکی و 3 ئەندامی یەدەگی دادگاکە دەستیان لە کار کێشایەوە. بە گوتەی سەرچاوەکە هۆکاری دەست لە کارکێشانەوەکە پەیوەندی بەو فشارانەوە هەیە کە لە دەرەوەی دادگاوە لە چوارچێوەی پرسی موچەی هەرێمی کوردستان لە دادوەرانی دادگاکە کراوە. ئەمە لە کاتێکدا دێت دوێنێ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان گوتی نامەیەکی لەبارەی موچە بۆ دادگای فیدرالی ناردووە. هیوادارە دادگاکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بڕیار بدات. هەروەها پێشتر و لە دوای بڕیاری وەزارەتی دارایی لەبارەی نەناردنی موچەی هەرێمی کوردستان محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق گوتی هەوڵی چارەسەرکردنی کێشەکە دەدات. ئەوە بەڵام پێویستی بە بڕیاری یاسایی.